دیارە چەندین ساڵە ڕژێمی تورکی عوسمانی بەردەوام لە هەموو ڕێگەیەک و بە هەموو شێوەیەک ئێرشەکات سەر خاکی کوردستان، سەر کەلتوری کورد، سەر شوناسی کورد ئەوێ بیسڕێتەوە. دیارە من نامی بڵم ئیدانە لەبەر ئیدانە هەمومان ئیدانەکەین، هەموو کەسێک توانی ئیدانێکە. من داواکارم گەلی کورد، گەلی کوردستانی ئازا و درێر و تێکۆشەر بڕژێنە سەر شەقامەکان بە شێوەیەک تون. چیدی قسە بەس هەمومان توانین قسە چەند ساڵ قساکەین، چەند ساڵی داناکەین، چەند ساڵ ئاڵێنەوە. دوژمن ڕێگەی کردوتە بەر ئێرشەکانی خۆیەکە. ئێمەش تەنیا قساکەین، ئێمەش تەنیا لە شاشەی تیڤەکان و ئیدانەکەین. بەسە کاکە بەسە با ئیتر ئێمەش شۆڕشکەین، شۆڕش بەرپاکەین، شۆڕشی چەکداری بێ، فکری بێ، ئونەری بێ. ئەوتە لە ڕێی ئونەرەوە ئێمە لە ناوە بن، لە ڕێی بازرگانەکانیانەوە، لە ڕێی سیاستیانەوە، لە ڕێی میدیانەوە باموو شوێ ئێمە ئەچەوسێنەوە ئەمە لە ناو بن. ئێمەش گەمژە و جێلێنراوین و خەسێنراوین. تورک، فارس، عەرەب ئەمووی دوژمنی کوردە، کوردیش لە ناو خۆی دوژمنی خۆیەتی. یعنی بەسە دوژمن خۆشمان دوژمنی خۆمان بین، بەسە با یەکتر بگرین دژی تورکێکەوە ئامادەیە تا سەر خوێن و تا سەر ئێسقان دژایەتی ئەم نەتەوەی بکە. چەند ساڵێمە دەربەدەرەکرین کاکە بەسە ئەموو سەرکەچکردن و ملکەت بوونە، بەس یەکەتی و پارتی فلان و حزبایەتیکەن کاکە بەسە. ئێمە ئەم نیشتیمانەمان وێران کردو، ئەم نیشتیمانە جوانە کاکە بۆیە لێکەن، وەرن با هەڵسین، با جدی بێدەنگ بوون بەسە.